بەناوی خوا گەورە میهرەبان هەموو لایەکتان بەخێر بێن دیارە دەمانەوە لێرەوە ڕای بگەێنین کە شارەوانی بناری قەندیل هەڵدەستێت بە سازدان یاخود بەڕێوەبردننی فیستیڤالێک لە بەهاری ساڵ 2026دا یەکەمینی فیستیڤالە لەژێر ناونیشانی خواردنە کوردەواریەکان و گژیگیا بەهاریەکان بۆیەوە لێرەوە دەمانەوێت میوانداری سەرجەمە و شارەوانیانە بکەین کە دەمانەوێت بەشدارن وەکو شارەوانەکانی سلێمانی هەڵەبجە گەرمیان ڕانیە و قەڵازە و چوارقڕنە و حاجیاوە و چۆمان و قەسرێ و وەرتێ خۆشحاڵ دەبین بە ئامادەبوونیان ئینشاڵە لە داهاتوودا بەپێی دەرفەت سەرجانی ئەوانیش دەکەین بۆ بانگێژنامەی میوانبوون لە ڕۆژی بەڕێوەبردنی کۆنفرانسەکەدا فیستیڤالەکە لە ڕۆژی پێنجشەممە حوتی مانگ لە سعادیەکەوە دەست پێ دەکات ڕۆژی جومعە و شەممە بەردەوام دەبێت دواتە ڕۆژی حوتی مانگ و هەشتی مانگ و نۆی مانگ فیستیڤالەکە شارەوانی بناری قەندیل بەڕێوەی دەبات و سەرپەرشتی دەکات فیستیڤالەکە نزیکی بۆ فیستیڤالەکە نزیکی 200 کورسی یاخود 200 کەپر ئامادە کراوە سەیجی تەکنیک بۆ کاری هوەری و نمایشی شانەوەی ئامادە دەکرێت لە فیستیڤالەکەدا گژوگیای کوردستان نیشان دەدرێت خواردنی کوردەواری و خۆماڵی ئیش و کاری دەستی هوەری پێشبڕکێ ئەسپسواری دەنگبێژی شانۆی سەرشەقام هەڵپەرکەی کوردەواری سیمینار لەسەر ژینگە و گژوگیا دەرمانی و زانستی کۆنسێرتی هوەری بە ئامادەبوونی چەند هونەرمەندێک بۆ منداڵانیش بابەتی کۆلارە وێنەکەشان و ئامادەکراوە بۆیە ئەمە دەمانەوێت لێرەوە ڕای بگەێنی کە یەکەم کۆنفرانسە لە شارەوان بناری قەندیل کە ئەنجامی دەدات یەکە و فیستیڤالە بۆیە دەمانەوێت ئەم فیستیڤالە کلیلی دەرگایەک بێت بۆکردنەوەی فیستیڤالەکانی داهاتوو ئینشاڵڵا بە حکمی پرۆسەی ئاشتی کە ئێستا پرۆژە ئاستی بەرەو پێش چووە بابەتی لانی ئەمنی زۆر بەرچاو گراوە پرۆسەیەکی خۆشە بە هۆکاری پێشکەوتنی پرۆسەی ئاشتی ئێمە توانیمانە ئەو فیستیڤالە بکەینەوە لە داهاتوودا بەردەوام دەبین. ئەمە هۆکارەکەی بۆ ئەگەڕێتەوە کە هەم باردۆخی ئەمنی بەتابەتی لە بناری قەندیل بۆتە خۆناغێکی دیکە و ئامانستان زیاتر لە فستیڤاڵە بۆچی ئەگەڕێتەوە کە دوایەوەی کە پرۆسی ئاشتی هەنگاوی بکەینەوە سازدان یاخود بەڕێوەبرچوونی یەکە و فیستیڤال لە بناری قەندیل یەکە و هۆکار پرۆسەی بەرەو پێشتنی پرۆسەی ئاشتیە کە ناوچەکە تاو ئەمینە و ئاماجی سەرەکیشمان نیشاندان و هاندانی خەڵکەوە نیشاندانی ئەو گژوگیا بەهاری و کوردەواریانەیە یاخود و خواردنانەیە کە لە بناری قەندیل ئەنجام دەدرێن یاخود بوونیان هەیە بە دڵنیاییەوە لە دوای ئەو فیستیڤالەوە بۆمان دەردەکەوێت کە لەمە دوا هەنگاوی زیاتر بنین بۆ هاوین و یاخود ئەو بەروبوومانەی پاییز کە لە پاییزانیش داهەنە بۆ ساکردنەوە یاخود فرۆشتنی سەردەم ئەو بەروبوومە کشتتوکاڵیانە کە خەڵک کار و کەسابەتی لەسەر دەکات ئارامی و ناوچەی ئەتواندا بەرهەم بێ لێرە بدەوە بەرهەمی زۆرەبی بانکی خەڵک کلۆ کڕین ئەو بەرهەمە لە بناری قەندیلدا لە بواری خواردنە کوردەواریەکان لە بواری کشتتوکاڵی و لە بواری ئاژەڵداری سەرجەم ئەو بەروبوومانەی کە هەبوون نانتوانیوە ساغ بکرێنەوە یاخود بفرۆشێن بەهۆی دوورەدەستی لە بازارەوە نانتوانیوە بەردەوام و لەسەر کار و کەسابەتەی بۆ ئێمە دەمانەیە ببینە پەیوەندیەک لە بینی بازار و خەڵکەکە بۆ ساکردنەوە سەرجەم ئەو بەروبوومانێکە خەڵگیشی لەسەر دەکات ئێمە لە کەناڵهاش کەمپینی بیپارێزەمان ڕاگەاندووە بەتابەتی لە بواری بۆ پاراستی ژینگەی کوردستان ئێوە لە فستیڤالەکە تا چەند گرنگی بە پاراستی ژینگادن و ئەو ڕێکارانەی کە ئێوە شارەوانی بناری قەندیل کوتانە بەر بۆ پاراستی ژینگەی ناوچەکە و هۆشیاری بڵاوکردنەوەی هاونیشتمانیان زیاتر بۆ پاراستی ژینگە چییە؟ یەکێک لە بەرنامەکانی فستیڤالەکەمان پاراستنی ژینگەیە نمایشکردن لەسەر ژینگەیە بۆ ئێمە لێرەوە ڕای دەگەێنن و پێشتر لە ساڵ 2009 کە شارەوانی بناری قەندیل بنیادرانەوە هەبووە بوونی هەبووە زۆر تەرکیز لەسەر ئەوەی کراوە کە ژینگە بپارێزە و ژینگە بەرەو پێش ببرێ
بۆیە ژەمە ڕێبازە بەرنادەین بەردەوامین لەسەر ژینگە و پاراستنی ژینگە.